مەکتەبی سیاسی یەکێتی پلەی ڕاوێژکاری لە ڕێزانی شێخ دلێر سەندەوە. یەکەم حاڵەتی تای خوێنبەربوون لە هەرێمی کوردستان تۆمار کرا. کۆنگۆ سوود لە پێوەری زیرەکی کارەبای هەرێم وەردەگرێت. سڵاوتان نەبێ لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. بە نووسراوێکی فەرمی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان پلەی ڕاوێژکاری لە ڕێزانی شێخ دلێر سەندەوە. با نووسراوێکی فەرمی و بەهۆی سزاوە بڕیاردەری مەکتەبی سیاسی یەکێتی ئاشکرای دەکات پلەی ڕاوێژکاری مەکتەبی سیاسی بۆ کاروباری ژنان لە ڕێزانی شێخ دلێر سەندەوە. با جۆرەی نووسراوێک کاواژووی بڕیاردەری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانی لەسەرە و دوێنێ دووشەممە دەرچووە. ئەمەژە بۆ کراوە لەبەر ڕۆشنایی کۆبوونەوەی هەواڵانی کارگێڕی مەکتەبی سیاسی لە ڕۆژی 8 پێنجی 2022 پاڵپشت بە مادەی 12 لە پەیڕەوی ناوخۆی پەسەندکراوی چوارەمین کۆنگرەی یەکێتی بڕیاردرا بە پلەداگرتنی ڕێزان شێخ دلێر لە ڕاوێژکاری مەکتەبی سیاسی بۆ کاروباری ژنان. ئەوەش هاتووە ئەم بڕیارە بۆ ئەوە دەگەڕێتەوە بەهۆی ئەو پێشێلکاریەی ئەنجام دراوە ناوبراو سزای پێدراوە. تەندروستی هەولێر تۆمارکردنی یەکەم حاڵەتی تای خوێنبەربوونی لە شاری هەولێر ڕاگەیاند. بەڕێوەبەری تەندروستیش دەڵێت لە هەولێر یەکەم حاڵەت تۆمارکرا و تووشبووەکەش تەمەنی 7 ساڵ و گۆشت فرۆشە. لە لێدوانێکی ڕۆژنەمەوانیدا دکتۆر دلۆڤان محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر ئاشکرای کرد حاڵەتە گومانێکراوەکەی تای خوێنبەربوون لە نەخۆشخانەی ڕاپەڕین پشکنینەکەی دەرچووە و دەرکەوتووە کە تووشی پەتاکە نەبووە. لە ڕوونکردنەوەیکیشدا بۆ میدیاکان بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر ڕایگەاندووە دوای پشکنین و بە دۆداچوونی تیمی پاراستنی تەندروستی ئەمڕۆ یەکەم حاڵەتی تای خوێنبەربوون تۆمارکرا. ئەوە ژاشکرا کراوە ئەم هاوڵاتیە خەڵکی شاری هەولێرە و تەمەنی 7 ساڵە و لە ئێستادا لەژێر چاودێری پزیشکدایە. شانەی ڕاگەاندنی ئەمنی عێراقیش بڵاوی کردەوە تاوەکو ئێستا 55 تووشبووی تای خوێنبەربوون تۆمارکراون و 12یان گیانیان لەدەستداوە. وەزیری نەوتی عێراق بە بنبەستگەیشتنی دانوستانەکانی لەگەڵ هەولێر ئاشکرا کرد و ڕاوێژکارێکی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەڵێت ناتوانین بڕیارەکەی دادگای فیدراڵی جێبەجێ بکەین. وەزیری نەوتی عێراق بە بنبەستگەیشتنی دانوستانەکانی لەگەڵ هەولێر ئاشکرا کرد و ڕایدەگەیەنێت زیاتر لە 75 ڕۆژ لە گفتوگۆ و دەستپێشخەری و هەوڵ و نەرمینواندنی بەغدا لەگەڵ هەرێم نەگەیشتینە هیچ ئەنجامێک. ڕاوێژکارێکی مەسرور بەرزانیش دەڵێت جەخت دەکەینەوە ناتوانین ئەو بڕیارە جێبەجێ بکەین و عێراقیش هەست دەکات ناتوانێت جێبەجێ بکات. دکتۆر بێوارخەنسی ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ کاروباری وزە دەڵێت لەوانەیە ئەم حکوومەتە لەژێر فشاردا ئەم لێدوانە نەبدات. ئێمە تکامان لێکردوون دەرفەتێک بدەنە هەردوو حکوومەتی عێراق و هەرێم بێندا بنیشن بۆ ئەوەی چارەسەرێک بۆ کێشەکانی نێوان بەغدا و هەرێم بدۆزنەوە لەسەر بنەمایەکی یاسایی. دەژڵێت ئێمە جەخت دەکەینەوە ئەو بڕیارە ناتوانین جێبەجێ بکەین و ئەو لێدوانانە بۆ فشارکردنە لە حکوومەتی هەرێم، بەڵام ئێمە ناچینە ژێر کاریگەری ئەو فشارانە و تومانە ئامادەین لەگەڵیاندا بنیشین بە گفتوگۆ و دانوستان کێشەکان چارەسەر بکەین. ئەوە داواکاری ئێمەیە، بەڵام بەغدا نایەتە پێش بۆ چارەسەرکردنی کێشەکان بە ڕێگەی گفتوگۆ و دیالۆگ و دانوستان. شاندێکی وڵاتی کۆنگۆ لە هەرێمی کوردستان و سوود لە پێوەری زیرەکی کارەبای هەرێمی کوردستان وەردەگرن. کەمال محەممەد وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرای کرد کۆنگۆ کە خاوەنی 105 ملیۆن دانیشتوانە شاندێکیان هاتووە تا سوود لە ئەزمموی پێوەری زیرەکی وەزارەتی کارەبای هەرێم وەربگرن. بریکاری وەزارەتی وزەی وڵاتی کۆنگۆ شاندێکی یاوەری لە هەرێمی کوردستان و سوود لە سیستمی پێوەری زیرەکی هەرێمی کوردستان وەردەگرن. وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردوتەوە کەمال محەممەد وەزیری کارەبا پێشوازی لە بریکاری وەزارەتی وزە لە بەشی کارەبای کۆماری دیموکراتی کۆنگۆ کردووە کە بەیاوەری شاندێکی باڵای بەرپرسان و کۆمپانیاکانی وڵاتەکەی سەردانی هەرێمی کوردستانیان کردووە. ڕاشی گەیاندووە کە کۆماری کۆنگۆ لە هەوڵی سوود وەرگرتندایە لە ئەزمموی پرۆژەی پێوەری زیرەکی کارەبای هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە وڵاتی خۆیاندا جێبەجێ بکەن، بەتایبەت بەشی کڕینی کارەبا بە کارتۆ و کەمکردنەوەی بە فیڕۆدانی کارەبا. هەروەها شاندەکە بەشداریان لە پریزێنتێشنێکی تایبەت بە پێوەری زیرەکی کارەبا و وزە نوێیەکانی هەرێم کردووە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەر بن.